گەشتیاران بە ڕێژەیەکی بەرچاو زیاتی کردووە، دەتوانین بڵین نسبەی لە 165 بە نزیکەی لە 165 لەم ماوەی دوو مانگەدا گەشتیار زیادی کردووە، هەم ڕۆشتنی گەشتیاران و هەم هاتنیش کە ئەمە ڕێژەیەکی بەرچاو ئەو گەشتیارانە کە گەشتیارانی دانیشتووی هەرێمی کوردستان گەشتەکەن بۆ بە مەبەستی گەشت و گوزار بۆ وڵاتانی دراوسێ بە تایبەت وڵاتی تورکیا و بە پێچەوانەشەوە هاوڵاتیانی خۆمان کوردنیشەنیانی تاراوگە دەگەڕێنەوە بە مەبەستی بەسەربردننی کاتێکی خۆش لە پشوەکانی جەژندا لەگەڵ کەسوکاریان لە کوردستان. دیارە کاڵا و کەلوپەلەکان و ئەو شمەکانەی کە لە کارگۆوە هاتوچۆی پێدەکرێ هەمە جۆرن، هەموو جۆرە کاڵا و کەلوپەلێک هەیە ئەوە کە بازرگانەکان لە ڕێگەی فڕۆکەی بار هەڵگرەوە لە گوندی کارگۆی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و داغڵی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی دەکەن، بەڵام زیاترینیان ئاژەڵ و مەڕووماڵاتن. خۆتان نەزانن مەوسمی جەژنی قوربانی پیرۆز پێویستیەکی زۆری بە ڕێژەیەکی ئاژەڵ دەبێت، بەڵام ئەمە بڵین بە نیسبەیەک زیادی کردووە تایبەت بە جەژنی قوربان شتێکی وانە.